بەهۆی شێوازی کاری مەدەنی و هەستکردن بە بەرپرسیارەتیەوە لە کاری سیاسی و مەدەنیدا کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای ڕاگەیاندنیەوە لە 31 پێنجی 2001 تا گەیشتن بە ئەمڕۆ بەدەیان قۆناغی سەخت و دژوار و هەوراز و نشێودا تێپەڕی کردووە. لە یەکەم بەیاننامەی ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامیدا جیهانبینی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان لەو کاتەدا جۆرێکی دیکە بوو بۆ مۆدێلی حیزبایەتی. هەر ئەو کات کۆمەڵ خاوەنی دیدی تایبەت بەخۆی بوو بۆ شێوازی خەبات و کاری سیاسی لە کوردستاندا. لەگەڵ ئەوەی هەر لە سەرەتاوە هەوڵی تێوەگلانی کۆمەڵ بۆ ناو هەندێک کێشەی لاوەکی و نەخوازراو دراوە، لەو پێناوەشدا چەندەها سینارۆی جۆراوجۆر گیراوەتە بەر بۆ تێوەگلانی کۆمەڵ. تیرۆر و دەستگیرکردنی چەند سەرکردە و کادێر و ئەندام و دۆست و لایەنگری کۆمەڵ و دروستکردنی فشاری لۆکاڵی و دەرەکی لەسەر ژیان و مامەڵەی سیاسی و چۆڵکردن و داگیرکردنی چەندان بارەگای کۆمەڵ بەشێک بوون لەو سیناریۆ و فشارانە. دەستگیرکردنی مامۆستا عەلی باپیر بۆ ماوەی 22 مانگ و تیرۆرکردنی مامۆستا عەبدوڵای قەسرێ و مامۆستا محەممەد سەنگاوی دوو نمونەی دیار و بەرچاون. سیناریۆکان بۆ تێوەگلانی کۆمەڵی ئیسلامی بە کۆمەڵێک بابەتی نەخوازرا و تا سەرەتایەک بێت بۆ دوورخستنەوەی لە کاری سیاسی مەدەنیانە نەک هەر سەرکەوتوو نەبوو، بەڵکو دەستپێکی سەرەتایەکی دیکەی کاری مەدەنیانەی کۆمەڵی ئیسلامی بوو بۆ قۆناغەکانی دواتری خەبات. بەشداریکردنی کۆمەڵ لە کاری سیاسی لە هەرێمی کوردستان و عێراقدا چ بە لیستی سربەخۆ و چ بەشداربوون لەگەڵ لیستەکانی دیکەی هەرێمی کوردستاندا کە بۆ بەدیهێنانی خواستەڕەواکانی گەلی کورد لە هەر قۆناغە و زەرورەتێکی کاری سەردەمیانە بوو کە ئەمانەش دیسان هەنگاوێکی دیگەی کۆمەڵ بوو بەرەو بە جەماوەری بوون و گەشە و قۆناغێکی دیکە لە کاری سیاسیدا. چەند کەسێکی ناو لایەنێکی سیاسی کە ناکۆکیان لەگەڵ کۆمەڵی ئیسلامیدا هەبوو لە پێناو بچووکردنەوەی هەنگاوەکانی کۆمەڵدا چەند ڕێگەیەکی جۆراوجۆری تاقی کردەوە. یەکێک لە ڕێگاکان دروستکردنی کۆمەڵێک بابەتی بەناو بەڵگەنامە بوو کە دروستی کرد و گەیاندیە ناوەندە میدیایی و دەستگا جۆربەجۆرەکانی ڕاگەیاندنی کوردی. ئیدی لەو ڕۆژەوە تاک و ئێستا ئەو بابەتانە کاتێ پەیرە دەبن و جەماوەر بیریان دەچێتەوە، دیسان خەڵکانێک بەمەبەست و بۆ هەندێ شەڕی نابەرپرسانەی کاتی گەرمی دەکەنەوە و دەرخواردی خوێنەر و بینەرانی دەدەنەوە. باشترین کات و دەرفەتێکیش بۆ ئەو دۆخەی پێویست بە گەرمکردنەوە بکات ئەو سەردەم و قۆناغانەیە کە دەرفەتێکی دیکە دێتە پێشەوە بۆ کۆمەڵی ئیسلامی. ئیدی ئەم گەمە ناشەریفانەیە بەردەوامی هەبوو تا گەیشتن بە ساتەوەختی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی 7 2010 کە بەشداریکردنی ڕاستەوخۆی مامۆستا عەلی باپیر وەکو کاندیدی کۆمەڵی ئیسلامی و جەماوەری هەرێمی کوردستان بۆ بوون بە ئەندام لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا لەو ڕێگەیەوە وەکو هەمیشە هەوڵی بەدەستێنانی زیاتری مافەکانی گەلی کورد بدات. ئیرەی و قینێکی زیاتری بۆ دروستکردن. قینەکەیان بەردەوام بوو تا گەیشت بەوەی کەسانێکی ناسراوی ناو ڕاگەیاندنیان بە ناوێکی خوازراوەوە کە ئوسامە قەرەداغی بوو بەشێک لەو بەناو بەڵگەنامانەی لە دووتوێی کتێبێکدا بڵاو کردەوە. دوای ئەو قۆناغەش لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئەو کەشە سیاسیەی لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت، هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن دیسان بەشێک لەو بەناو بەڵگەنامانیان بڵاو کردەوە بە هێندێک دەستکاری و ترش و خوێکردنەوە. کەناڵ و دەستگا جیاجیاکانی ڕاگەیاندنی کۆمەڵ جارجار وەڵامی بەشێک لەو بەناو بەڵگانەیان داوەتەوە، بەڵام بەهۆی ئەوەی جگەلەوەی بەناو بەڵگەکان هەڵە و هەڵبەستراون، دیسان بەکارهێنانەکەشی هەڵە و بێبنەما و نازانستی و لە جێگەی خۆیدا نییە و نەبووە. لە ئێستادا دەکرێت وەڵامی بەشێکی ئەو نووسراوە هەڵبەستراوانە بدرێتەوە. ڕەنگە هۆکاری ئەوەندە چەند بارەکردنەوەی ئەو جۆرە قسانە ئەو بێدەنگێ بوو بێت لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامیەوە، یا سوود وەرگرتنە لەو فەلسەفەیەی کە دەڵێت درۆ بکە تا بڕوات پێدەکەن. ئەوەی لێرەدا دەیبینیت ڕوونکردنەوەی بەشێک لەو چەواشەکاریە ئاشکرایانەیە کە هەر لە سەرەتاوە ئێمە دەمانزانی سەرچاوەی ساختەکردنەکەی کوێیە و چۆن کراوە. بۆیە ئەو هەموو هەڵەیە و فەزاحەتە لە ساختەکاریەکەدا بەسەریاندا تێپەڕیوە. تەماشا بکەن بەهۆی نەبوونی دیقەت لەسەر بەناو بەڵگەنامە و نووسراوەکان لە کاتی دروستکردنیدا کەوتونەتە چەند هەڵەی نازانستیەوە.
هەڵوێستی مامۆستا عەلی باپیر بەرامبەر بە ڕژێمی بەعس. هەڵوێستی خودی مامۆستا عەلی باپیر بەرامبەر بە حیزبی بەعس هەر لە سەرەتای لاوێتیەوە لە گوتار و ڕەفتاریدا دەرکەوتووە و ڕەنگی داوەتەوە. دەستبەرداربوون لە خوێندنی زانکۆ بەهۆی ڕازی نەبوونی بەوەی لە ڕیزی حیزبی بەعسدا حیساب بکرێت و هەڵبژاردننی ژیانی شاخ و پێشمەرگایەتی و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزەکانی ڕژێمدا. شەڕی قەڵاتوکان و مەلەکان وێڕای بەردەوامی دژایەتی حیزبی بەعس و سەرانی ئەو ڕژێمە لە ڕێگەی نووسین و بڵاوکراوەکانیەوە لە نووسینەکانیدا مامۆستا عەلی باپیر دژایەتیکردنی فیکری بەعسی بە عەقیدەت داناوە. وەک لە کتێبی حکمی گەڕانەوە ژێرنیری تاغوتدا ئاماژەی پێکردووە لە کاتێکدا ڕژێم لێبوردنی دەرکردبوو بۆ کوردەکان و هەندێک کەس دەیانویست بگەڕێنەوە ژێر دەسەڵاتی ئەو ڕژێمە. هەڵوێستەکانی مامۆستا عەلی باپیر هەموو کەس چاک دەزانێت چۆن و بە چ شێوەیەک دوژمنایەتی سەرسەختی ڕژێمی بەعسی کردووە و بەگژیدا چۆتەوە. ئەوە لە کاتێکدایە کە ڕژێمی بەعس لە لووتکەی دەسەڵاتیدا بووە. عەجەبە مامۆستا چۆن لە کاتی لاوازی و بێدەسەڵاتی ئەو ڕژێمەدا پەنایان بۆ دەبات و داوای هاوکاریان لێ دەکات. ئیدی دەبێت لوغزی ئەوە چی بێت مامۆستا لە کاتێکدا پەنا بۆ حیزبی بەعس ببات کە لەو پەڕی لاوازی و بێدەسەڵاتیدا بێت و هیچ هۆکارێک لە ئارادا نەبێت بۆ مامۆستا عەلی باپیر تا لە ڕژێمی بەعسەوە نزیک بێتەوە. لە کاتێکدا مامۆستا عەلی باپیر ئەمر بۆ کوشتنی براکەی خۆی دەردەکات بەهۆی ئەوەی لەو کاتەدا پیاوی ڕژێمی بەعس بووە و دەستی لە شەهیدکردنی چەند برایەکی پێشمەرگەدا هەبووە. لەلایەکی تریشەوە ئەوە بەسە کە پاچێتی و بەراەتی مامۆستا عەلی باپیر بسەلمێنێت ئەندامەتێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کاتێکدا بەپێی یاسای ڕیشەکێشکردنی بەعس و دەستگای نەزاها هەر کەسێک کەمترین پەیوەندی هەبوو بێت لەگەڵ ڕژێمی بەعس ڕێگەی پێ نەدراوە و ناوی لە لیستی پاڵێوراواندا هەبێت. ئەگەر ئەم نووسراوانە ڕاست بوون و سەرچاوەیەکیان هەبووە چۆن بەسەر ئەو لیژنانەدا تێپەڕیوە و ئێستا مامۆستا عەلی باپیر سەرۆکی لیستی کۆمەڵی ئیسلامیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە بەرواری هەشتی دەی 2002 کە بەپێی بەڵگەنامەی لاپەڕە 66 کتێبی کۆمەڵی ئیسلامی لە پەیوەندیەکانی عەلی باپیر و حیزبی بەعس داهاتووە کە هەریەکە لە مەلا ناسیح ساڵح قادر و محەممەد حەکیم جەبار بە نوێنەرایەتی عەلی باپیر ئێوارەی ئەو ڕۆژە چوونەتە بەغداد بەڵام بەپێی هەواڵێکی لاپەڕەیەکی ژمارە 45 12 دەی 2002 ڕۆژنامەی کۆمەڵ ڕۆژی هەشتی دەی 2002 مامۆستا ناسیح ساڵح ئەندامی مەکتەبی سیاسی و دارا محەممەد ئەمین ئەندامی سەرکردایەتی بە ئامادەبوونی هەریەکە لە جەلال تاڵەبانی و مەسعود بەرزانی بەشداریان لە بەشێک لە دووەم کۆبوونەوەی پەرلەمان لە ئوتێل سلێمانی پاڵاز کردووە. بۆ شاهێدیش زۆرێک لە کەناڵە میدیا نێوخۆی و جیهانیەکان ئامادەی کۆبوونەوە کە بوون. ئەمە یەک درۆ خۆ بگرن بۆ ئەوانی دی. لە یەکێکی دیکە لە بەناو بەڵگەنامەکاندا کە ڕیزبەندی یەک لە 5 بەڵگەکانی 16 سەی 1999 هەیە وەکو ناساندنی مامۆستا عەلی باپیر لە خاڵی دووەمدا نووسیوێتی. سەرەتای ساڵی 1998 بە جێگری ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی هەڵبژێردرا. ئەمە لە کاتێکدا مامۆستا عەلی باپیر لە هیچ یەکێک لە پارتە ئیسلامیەکان جێگری ڕابەری گشتی نەبووە. ئەمە دوو ئیتر خۆتان بیژمێرن. هەر لە هەمان بەڵگەنامەدا لە بڕگەی بادا ئەوە هاتووە کە مامۆستا جەختی کردوێتەوە لە ڕەتکردنەوەی هەڵسوکەوتەکانی ئێران لە باکووری وڵاتدا بە تایبەت دیاردەی بە شیعەکردن. ئەوەی لە کوردستان ژیا بێت بە تایبەت لەو ماوەیەدا درۆی ئەم خاڵەی بۆ دەردەکەوێت کە لەو کاتەدا شتێک بە ناوی بە شیعەکردن نەبووە بە تایبەت لە مەترسیبوونی بە دیاردەدا. پرسیارێکی دیکە لە هەمان بەڵگەنامەدا کە گوایە دەستگای هەواڵگری ڕوبەڕوو چاویان بە مامۆستا عەلی باپیر کەوتووە بەڵام دروستکەری نووسراوەکە بیری چووەتەوە کە شوێنێک بۆ چاوپێکەوتنەکە دابنێت ئەگەر بە گۆترەکاریش بێت. ئەوەی گەمەکەی خۆشتر کردووە ئەو کەسانەی کە ئەم بەڵگەنامەیان دروست کردووە لە زانیاری و بەروار و هەندێک مەسەلەی زۆر گرنگدا بە هەڵەدا چوون. یەکێک لەوانە ئەمەیە. ئەو بەناو بەڵگەنامەیە کە پێشتر وتمان 5 لاپەڕەیە و لە خوارەوەی هەر لاپەڕەیەکدا 1 تا 5 2 تا 5 3 تا 5 نووسراوە لە لاپەڕەی یەکەمیدا ژمارە 1400 682 بەرواری 28 ذیلقعدەی 1416 و
لە عەرەبیەکەدا 16/1999 لە کوردی کراوەکەدا 1993 لێ نووسراوە. بەڵام لە لاپەڕەی کۆتاییدا کە لاپەڕەی پێنجەمە لەژێر ئیمزای بەڕێوەبەری ئاسایشی گشتی بەرواری